الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. برابر الزكان السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەمشەو یانزەی مانگی جیمادی دووهەمە کە شەشە مانگە لە مانگە هیجری کان ساڵی 1442 هیجری بەرامبەر بە 24 2021 دەرسی 19 لە خزمەتانە لە شەرحی عەقیدەی تەحاوی. ئەمشەو دەچینە خزمەت ئەو فەرمودەی فەرمایشتەی کە شێخی تەحاوی دەفەرمێت والميثاق الذي أخذ الله تعالى من آدم وذريته حق. باسی میثاق فەرمێ لێرەدا بەڵێن پەیمان ئەو پەیمانەی کەوا الذي أخذ الله تعالى من آدم کە پەیمانێک کە پتەو بێ و زۆر تەئکیدی لەسەر بکرێتەوە کە خوای تەعالە لە ئادەم و لە نەوە و ذوڕیەت و وەچەی ئادەمی وەرگرت. بواتە ئەو پەیمانە چییە؟ حەقە و ڕاستە. والميثاق الذي أخذ الله تعالى من آدم وذريته حق. كان ميثاق ئەمە عولەمایان دوو ڕەئەن لەسەر ئەم مەوضوعە، چونکە ئەڵێن لە نەسی قورئان و شێخی تەحاوی وەریگردە خوای لێ ڕازیویە کە خوای متعالە فەرمێ وإذ أخذ ربك من بني آدم من ظهورهم ذريتهم وأشهدهم على أنفسهم ألست بربكم قالوا بلى شهدنا. لێرە زانایان دەفەرمن مفەسرین ڕەحمەتی خوایان لەسەر بێ کە هەندێک دەفەرمن خوای متعال جل وعلا ئەوەی لە نەسلی ئادەم بێ و زوڕیاتی ئادەم بێ گفتوگۆی لەگەڵ خوا کرد ڕۆحیان کە خوا خەڵقی کردەوە هەمویان پەیمانیان بەخوادا و کە خوا تەنهایە و هەر ئەو دەناس. هەندێک ڕەئی دووەمێژە نا، بەڵام هەموو بەنی ئادەمەکان ئیسەتینە سەر ڕەئەکان کە هەندێک زانایان فەرمیان ڕەئی دووهەمە، چون ئەڵێن ڕەئی یەکەم ئەحادیث هەیە پاڵپشتی دەکا کەوا خوای متعال گفتوگۆی کردە لەگەڵ هەموو ڕوحەکانە. بەڵام ڕەئی دووەمێژێ معنای دووهەم ئەوە ئەگەیەنێ کە خوای تەعالە جەلە وعەلا پەیمانی تاک تاک لە هەموو وەچەکانی بەنی ئادەم وەرگردەوەتە لە فیترەتە خوا خەڵقیانی کردە کە لەسەر ڕێگەی یەکتاپەرست بن، خۆیان لا دەدەن هەمووی لەسەر ئەو پەیمان و وعدەیەکەوە یەکتاپەرست بێ. بۆی ئەڵێن وإذ أخذ ربك من بني آدم من ظهورهم. ظهورهم يعني چی؟ لە نەسل و لە پشتی ئادەم بێ، خوای گەورەیان لێ ڕازی بێ. جا ئەلێرە زانایان کاتێ هاتوون باسی ئەمە دەکەن دەفەرمن دوو ڕەئەمان هەیە، ڕەئی یەکەم لەگەڵ ڕەئی دووەم، ئیتر هەردوو ڕەئەکە وجودی هەیە. ئەلێرە کاتێ دەفەرمێ وإذ أخذ ربك من بني آدم يعني استخرج ذرية بني آدم من أصلابهم شاهدين على أنفسهم. خویان بۆ خۆیان شایەتیان لەسەر خۆیان داوە هەمومان ملکەچی خوان و یەکتاپەرستین لەسەر ئەو ڕێگەیش أن الله ربهم ومليكهم. خوا تربیت دەرمانە، خالقمانە و خاوەنمانە. ئەوەی کە هەموو شتێکی بەدەستە تەنها ئەڵڵایە جەلە وعەلا. ئیمامی ئەحمەد خوای لێ ڕازیوە فەرموودەی دەگێڕێتەوە لە ئیبن عەباس خوا لە خۆی باوکی ڕازیوە دەفەرمێت لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام إن الله أخذ الميثاق من ظهر آدم عليه السلام. خوای متعال پەیمانی وەرگردە لە هەموو ذوڕیاتی ئادەم عەلەیهی السەلام، هەرچی لە ئادەمەوە بەرەو هەتا و ڕۆژەی دنیا دەپێچرێتەوە خوا لە هەمووی پەیمانی وەرگرتووە. جا ئەم فەرموودەیە ئەڵێن پاڵپشتە بۆ ڕەئی یەکەم کە خوای متعال لەگەڵ هەموو ڕوحەکانە ئەو وعدە و پەیمانە و میثاقی وەرگرتووە. حەدیثی دووەم کە ئیمامی ترمذی ڕیوایەتەکە و زانایان دەفەرمن فەرموودەیەکی صحیحە، ئەبو هورەیرە فەرمێ قال رسول الله صلى الله عليه وسلم لما خلق الله آدم فمسح ظهره. كاتي خوای متعال آدمی خلق کرد فمسح ظهره، خوا مسحی پشتی ئادەمی کرد، یعنی دەستی هێنا بە پشتی ئادەمە چ جۆرێک مەسحێک و دەستێک یەلیق بجەلالیه. لە دوای ئەوە
فسقط من ظهره كل نسمة هو خالقها من ذريته إلى يوم القيامة. أويك لآدم نسبة دلت لي آدم كذريات بني آدم حتى رجي قيامة هرهم نسمة معني أو ذرياته أو إلا بشتي آدم هاتوا خوي متعال جل وعلا قلت قيل قال كل بيمان ليان وركرت وجعل بين عيني كل إنسان منه وبيصة لبيني عبارة إيري إنسان وجعل بين كل عيني بتثنية كل إنسان منه وبيصة من نور يشي تدايا ثم عرضهم على آدم همشي بشان آدم دراوة على نبينا وعليهم الصلاة والسلام فقال أي ربي من هؤلاء أوجه في غمري خواه فرمي عليه الصلاة والسلام آدم أرزي رب العالمين كر أمانة قال هؤلاء ذريتك أما همي أرواحي ذريتي توي آدم فرأى رجلا منهم فأعجبه وبيص ما بين عينيه بلام لناو أم أرواح ذرياتنا آدم عليه السلام كسيكي بنا بي سرسان بو كوالنا أنا أو نوري لدى متشاوية هي فقال أي ربي من هذا أما تشيع كمن سرساما به فقال رجل من آخر الأمم من ذريتك يقال له داود أم حديثي شديسا قولي أصحابه رأيي كما كان دليل كوا أم شايتي دانو بيمانا لقل أرواحي هم يابوه فطرة خلقينية إذا هندي لزانيان رأيي كم زياتر ترجيح دادنو بسندكن هندي كان رأي دوهم أواني كبيان ويا الرأي دوهم أرانو حديثانا سندكانيان بقوة نية بلام وكو أحمد شاكر وكو الشيخ ألباني وكو الشيخ أرناؤوت رحمة خوينا سربي ألين حديثك صحيحة فقال ربي كم جعلت عمره آدم برسياري كري يا ربي أو كسكناوي داود لذرياتي من سرسام بو نوري كبيت بخشي والتمني چنده قال ربنا 60 سنة شص صال تمنيتي قال أي ربي زده من عمري 40 سنة آدم داويك يا ربي 40 صال لتمني من بخسر تمني أو داودك ذرياتي منه أما اللي راه فرمودك خو باسي منية باسي موضوعي كتير ألست بربكم قالوا بلى شهدنا شون أمهم ذريات آدم من فرمو أجر أليان مفسرين رأيي كمالية أجر مسألة اللقاء أكل أجر هم روحانية شون كخوي متعال هم أرواح خلق كردوا يانا خلقي كردوا أو جاء فلما قضي عمر آدم جاءه ملك الموت حمو إنسان كان كاتي إذا جاء الأجل أجل هات بيشو باشو بيجنية كاتي روح كيشاني آدم هاد على نبينا عليه الصلاة والسلام ملك الموت هاد فقال ولم يبقى من عمري 40 سنة يعني آدم فرمي خوا خبري بيدات شان تمنك فرمي 40 سال ما أبو استهاتي روح مكيشي قال أولم تعطيها ابنك داود باشا أي آدم خود نتفرمو هدي نتو تبيخ نسر أو أولادم كداود قال فجحد آدم فجحدت ذريته آدم إنكاري كريانا كردي أو أولاد ذريات جهمان اشتهي فنسيت ذريته ونسي آدم ونسيت ذريته آدم لبيري شو وعدي دا أو ذريتي شي لبير شوني هي وعتا إنسان بين إسيانش رومانتيكا والنسيانش رومانتيكا وجحودش رومانتيكا أو جاء في غمر خواه فرمي عليه الصلاة والسلام وخطئ آدم فخطئ ذريته آدم هليكر توشي هليجبو وذريتك شي أو هلدك ويحمم عندنا ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا
بۆیە ئەم حەدیثە دلیلە بۆی کەوا لیقاءەکە چییە؟ تەماشا باشە ئادەم گفتارەکە خۆ داود وجودی نییە، معنای لیقاء و گفتارەکە ئەڕواحە، بێگومان ئەڕواح. بۆیە ئەلێرە ئەم میثاقە هەموو ئینسانێک لەسەر قەولی دووەم لە فیترەتە خوا ئەوەی تیا خەڵق کردەوە و وعدەشی لێ وەرگیراوە، لەسەر قەولی یەکەم تەلەقا و بینین و گفتوگۆ لەگەڵ ئەڕواحەکان. بۆیە ئەلێرە ئەومان بيان كل خزمتانا دعاء وفرمي وقد علم الله تعالى فيما لم يزل عدد من يدخل الجنة. الميخوا أزلية وأبدية، يعني ابتدائية، زمن يقنبوا بلين أو زمنا لو بيش خوا علمي نبو به. دیسان هاتەوە سەر باسی مەسائلی قەدەر کە لە دەرزانی پێشوشە عەرسانمان کرد هەم بۆ قەدەر دێتەوە. وقد علم بالتأكيد خوای متعال جل وعلا علم زانستی هەبووە و هەیەتی بەوەی کەوا چەند کەس دەڕواتە ناو بەهەشتەوە، یعنی ژمارەی ئەوانەی دەڕۆنە ناو بەهەشتەوە خوای تەعالە بەر لەوە بەهەشتیش خەڵق کا دەزانێت چەندێک. وعدد من يدخل النار، وژمارەی ئەوانش کەوا دەچنە ناو ئاگرەوە هەر خوای علمی پێ هەیە، بەر لەوەی ئاگر و جەهەنەمیش دروستکە. چونکە ئەگەر بڵێ وانە باشە إن الله بكل شيء عليم وكان الله بكل شيء عليما، يعني براوتەوە وما كان ربك نسيا حتى آخر شتێک نییە خوا لە بیری کرد بێ، شتێک نییە کە رب العالمین ئاگای لێنەوە بێ زانستینەوە، چونکە بأن الله موصوف بأنه بكل شيء عليم أزلا وأبدا. وصفی خوای تعالی چییە؟ صفاتی خوای علم و زانستی بە هەموو شتێکەیە ئەزەلیاً و ئەبەدیاً. بواتە نەبووە بڵێ لە زەمانێکە لەم يتقدم علمه بالأشياء جهالة. کاتێک کێشە و دەمەتەقەکەی باسی مەسائلی خەڵقی قورئانیشمان کرد، هەر ئەو کاتێشە باسی خەڵقی قورئان کرا معتەزیلەیەکی لە جەهالەتەکەیان جێە کە ئەڵێن قورئان مەخلووقە، قورئان کەلامی خوایە و صفەتی خوایە، مەخلووقیش یعنی زەمانێک هەیە ئیبتیدایی هەیە کە خوا خەڵقی کرد بێ، ئەی لە پێشی زەمانەکە معنای نەبووە، نابێ نە ئەڵڵا نە صفاتی ئەڵڵا نابێ ئیبتیدای هەبێ. باشە مامەستا خۆشەویستەکان، بۆیە إمام علي فرمي البقيعة لخدمة في غمر خواب جنازية كان يجرى صلى الله عليه وسلم، جنازية كمان فأتانا رسول الله صلى الله عليه وسلم في غمر خواب تشفينا فقعد وقعدنا حوله، دانشتو يمش بالدوري دانشتين معويك أو جاء فرمي ثم قال ما من نفس منفوسة إلا وقد كتب الله مكانها من الجنة والنار. أأمل لراه إنسان كان كاتي دول بالرسان آقان لمسائل قدرنية وعلمي خوانية ألي بناو هلا دكون بو ألي أقر خواهي تعالى دياري كردوية من جهنم يتر بو تاوانم جيه أونية من تاوان دكم أو جاء مسألة علمي أمل أقل علمي خواهي جواسة كاتي كسي كتباسي أو دكات أي خلى اللوح المحفوظة واتو ماركرا من شقي بم يا سعيد بم، أجر شقي بم يتربو شي خريج ما آخر ما هو علم ما نيتو كام يعني. أو جاء في عمري خات شي فرموا عليه الصلاة والسلام إثباتي كلا خدمتنا كأو تيروانين أو بوتسونا هلا يكي جوريت يدايا. أو جاء رسول فرمي عليه الصلاة والسلام وإلا قد كتبت شقية أو سعيدة، يعني إلا إخوة متعال علمي إخوة هي كسك بهشتية يا جهنمية وأهل سعادة ورقي راسة يا أهل شقاوة ورقي تشوت. بلام نك إخوة تعالى فرضي كربي واجبي كربي إلا أم كسوابي إخوة علمي هي شو ناكريت كسي كوا علم الزانس مخلوق بمخلوقات إخوة به إلا خوا علمي به كسيك ولله المثل الأعلى كسيك تي بروجيك أقر دا أنا خاوني بروجك أزاني خاوني سيمينارك خاوني فيلمك خاوني تيجي تا آخرك دا زاني تاكيو درواتي رودا خالق كوني خلق دا شون أبي بلين خوا أقاي لي نبو كاتي واي لخلقك مان هي صلح دكا توري لوي كنفري
کەسێکی کوشتووە بە سیارە سەریع ڕۆیشتووە کاکە قەزا و قەدەرە کاکە وەڵام مێژە قەزا و قەدەر ئەی بڵێم چییە ئەوێ نایە پێی بڵێن چییە وەڵا ئەمە قەزا و قەدەر نییە جاری وایە لەوچی لە سەفی پێشەوەیش بێ لە جەماعەت و جمعیشە بەس چون ئاگەی لە قەضا وەالقەدەر نییە ئەم سڕی خوا چەند جار دیکەی ڵێنەوە زۆربەی مۆبایلەکانمان لە 95 کەلیمەی سڕی لەسرە باشە عەبدێک کەلیمەی سڕی هەیە بۆ مۆبایلێک جاری وایە کەلیمەی سڕەکەەوە تا ناڵین دەستکاری مامکە یان پێمان عیبە خەڵک ناوەوەی ببینێ دوو لە ڕێ بەڕێستان چونکە هەندێک شت هەیە سەرەوەی جوانە بەس ناوەی لا دەی خراپ دەرەکەوێ مجاری وایە میمۆری دەدۆزینەوە خۆی لەوچە 20 دلار 30 دلاری پێدا بێ ێ خاوەنی بێداوی کاتە خۆی دێنەوە بۆ چیمانە بەس ناوێری خۆی کاتە خاوەنی بۆ چونکە ئەزانێ ناو میمۆریەکە باش نییە لەوەچێ فەتحی دوو لە ڕووی بەڕێستان فەتحی مەجاری بێ جاڵێ با میمۆریەکەم بڕە بەس ئابروم نەچی خۆم ناکەم بە خاوەنی جا ئایا ئەم مۆبایلە ئەمانەیە ئەمە کەلیمە سڕێک بێ ئەی علم و زانست و ئەم هەموو دەسەڵاتی خوا و ئەم عەلیمیەتی خوا بەسیرە سەمیعە ئەم هەمانە هەمووی بڕیارێکە خالیق دەیزانێ مەخلوق نایزانێ کەلیمە سڕی هەیە بۆیە عولەمایان دەفەرمون لەسەر ئەم فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام ئەڵێ هەر کاتێ پێغەمبەری خوا ئەو کاتە ئەمەی فەرموو فقال الرجل يا رسول الله أفلا نمكث على كتابنا وندعو العمل باشە ئێمە کتابە درێتە دەسمان ئایەمە لەسەر لەوح المحفوظ بوەسین بزان کامیانە واز بێنین یا خەریکی عملی خۆمان بین قال من كان من أهل السعادة فيصير إلى عمل أهل الشقاوة أبي إنسان بزانيه ئەگەر کەسێ لەسەر ئەهلی سەعادەت بێ و لە چاکەکانە بێ خۆی لەسەر کام ڕێ دەڕوا خۆ لە شەقاوەکە ناڕوە لە سەعادە دەڕوا ئەوەی شەقاوە بێ دوو لە ڕووی بەڕێستان لەسەر ڕێگەی شەقا ڕێگەی خراپ ڕێگەی بێ شەرعی دەڕوا بۆیە هەم دیسان شەقاوە و هەم سەعادە هەیە لێرەدا وجودی هەیە ئەو جا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلات وسەلام اعملوا عمل بکەن فكل ميسر لما خلق له هەموو ئینسان ڕێگەی بۆ ئاسانە کرێ ميسرین بەرەو کوێ بۆی کە بۆمان خەڵق کراوە بۆتە خوای متعال جل وعلا بڕیاری نەدا لەسەر هیچ کەسێکەوە بڕۆ تاوان بکە یا بڕۆ حەج بکە بەس خوای متعال جل وعلا دەفەرمێت ئەمرەکە بە چاکەکان ئەی بەنی ئادەم ئەنجامی بدە و نەهیشەکە لە خراپەکان ئەی بەنی ئادەم مەیکە بۆ خراپە خەڵق کرا و چاکش خەڵقی کردە والله خەلەقەکم وما تعملون بەواتە هەم عەمەل خوا خەڵقی کردە هەم خۆمانیش مخالفن بۆ ئەفکاری معتەزیلە و جەهمیەکان کە ئەوان ئەڵێن ئینسان خۆی خالقی عەمەلە بەڵام نا خوا عەمەلیشی خەڵق کردووە و ئیمتیحانێکە ئەوەڵی سوورەتی تبارك الذي بيده الملك باشە لە دوایەوە خوای تەعالا فەرمێ چی الذي خلق الموت والحياة ليبلوكم ئەم دوو عەمەلە هەم لە باشەکان و هەم لە خراپەکان ئەی بۆ خوا خەڵقی کرد لە بەڕووی تاقیب کرێنەوە خوا ئەمری کردە بە چاکەکان بیکەین نەهیە بۆ خراپەکان نیکەین ئەوجا هەر کەسێ دەیکا ئەوجا لێپرسینەوەی لەسەر دەکە بەس خوا دەزانێت کامیان دەکەین بێگومان دەزانێت ئەگەر بڵین خوا ئێسامە عەمەلی چاکە دانیشتنیە خراپە الحەمدولillah سوپاس بۆ خوا سوپاسی خواکەین کە عەمەلێکی باشە بڵین خوا ئاگای لەم عەمەلە نەبێ نابێت بەر لەوەی ئێمە بینە دنیاوە خوا ئاگای لەم علمی بە ئەم عەمەلە هەیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەهلی سەعادە مسيرة بو سعادة وأهل شقاوة مسيرة رقيق كده بولاي شقاوة بلام أقاتا ليبي وإنما الأعمال بالخواتيم يعني كسك دبيني مسلمانة لآخرة كابا بيديني دروا وسيركي كافر دعاء خوا هداياتي ده أبو سفيان شان شريك البرامة بيغمري خوا أصحاب صلى الله عليه وسلم بكافري رويا بمسلمانيتي بيقومان بمسلمانيتي دعاء وغزاي شي ذكر في سبيل الله
باسە بە لێرە ئیبرە بە خەواتیمە بە ئیبتیداکەی بوو بێگومان بە خەواتیمە بۆ ئەگەر بە ئیبتیدابێ ئەیخۆ ئەبوو بەکریش مسلمان نەبوو لە پێشا و عومەریش خۆیان لێ ڕازیەوە و عوسمانیش خۆیان لێ ڕازیەوە و جیلی سەحابە هەموویشی بۆیە لێرە كاتي دفر من علماء خوي تعالى فرمي فأما من أعطى واتقى وصدق بالحسنى فسنيسره لليسرى وأما من بخل واستغنى وكذب بالحسنى أو جاء فسنيسره للعسرى أما شرحي همو بحثك وهمو أحاديثك إيش من بودك يقلعه لدواء أول شيخ طحاوي كزاني ما عنده فرميت وقد علم الله تعالى فيما لم يزل عدد من يدخل الجنة هل أزل ودزانيت شن كز دشيت ناو جهنم ناو بهشتوا وعدد من يدخل النار شن جهنم جملة واحدة فلا يزاد في ذلك العدد ولا ينقص منه أو جماري خوا المزانسي في هبو هيتي چنێ ڕاتە بەهەشتەوە دنکێکی کەم ناکە و ژمارەی زیاد ناکە ئەوەیشی دەڕاتە ناو جەهەنەمەوە ژمارەیەکی زیاد ناکە و ژمارەیەکی کەمیش ناکە کاتێ باسی هەل من مەزید خوای متعال لە قورئان لە سوورەتی قاف دێتە پێشەوە ئایا شخصیەتی خەڵکی ترماوە تێکرێن نە عادەتەکە دیاریە چۆن بێدەنگە بێ تا خوای متعال جل وعلا قاچ دەخاتە ناو جەهەنەمەوە بێدەنگی دەکە کل ئەحادیثە هاتوو ناچینە سەر تەفاسیلی ئەو فەرمودانە لە دوای ئەوە وكذلك أفعالهم فيما علم منهم أن يفعلوه ئەلێرە ئەم باسانی کە ئەیکەین لە خزمەتانە هەموویمان بۆ ڕوون دەکاتەوە کە ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەوەی فەرمووە ئەعمال بە خەواتیمە ولقل أوش رب العالمين جل وعلا ئاگدارە بە بەندەکانی چی ئەنجامەدا و چی دەکا کردەوەکانیشی زانی و ئێمە چیە دەیکەین هەموو کردەوەکان چۆنە چییە کاتی زەمەنی شوێنی کردەوەکانمان هی بەهەشتەکان یای جەهەنەمەکانە خۆ لای خوا هەمووی زانراوە کە ئێمە ئەنجامێ دەین بۆیە شتێک نییە پەنهان بێ و بڵێن خوای متعال علمی پێی نییە جل وعلا لدواء أو الشيخ الطحاوي دفرمي خوالي رازيو وكل ميسر لما خلق له والأعمال بالخواتيم والسعيد من سعد بقضاء الله والشقي من شقي بقضاء الله شيء سعيدة أو كسيكوا شنكما حكم ظاهرة نحن نحكم بالظواهر والله يتولى السرائر مەسەلەی پەنهانەکان جاری وایە ئینسانەکان گفتار و قسە دەکەن لەکوێ گەورەترین هەڵەیە کەسێکە بینی ئەجێ کوڕە ئەوەی بۆ خوا نییە لە مەسەلەی بۆ خوا بوون و بۆ خوا نەبوون لە مەسەلەی ئیخلاص بوون و دڵسۆزی بوون و نەبوون پەیوەندی هاوە جێگەیەک و پەنهانە إنه عليم بذات الصدور ئەلێرە پەیوەندی و مەلایکەش وەنیە و پێغەمبەری خوایش وەنیە و هیچ پێغەمبەرێک وەنیە صلی الله عليه وسلم واتە کەسێ بڕیارەدا لە ناو دڵی کەسێکی دیکە کە پێغەمبەری خوا بە ئوسامەی فەرموو هەل شەقەقتە سەدرە بۆ کوشتت ئەی ئوسامە یا ڕەسوڵە کافرە ئەی وتیان شەهادەی هێنا فەرمی بە درۆ هێنای لە ترسا فەرمی دڵەکەی شەک کرد بزان وایەوانیە یعنی شتێک نییە ئینسان پێی بزانێ وایەوانیە حکم بە زاهیرە کرێ بەڵام مەسائیلی ئیخلاص و باوەڕ لە ناو دڵا شتێکی زاهیر نییە عەمەلی جەوارحەکان ئەوەنە زاهیر بۆ ئێمە کە بڕیاری لەسەر دەدەین جا بۆیە لێرە مامۆستا خۆشەویستەکانی ئێمە ئینسان کاتێ ئەڵێن بۆ زاهیرێک نییە کەسە لەسەر ڕێگەی ڕاستە دوای سەرەکەی کەسێکی بەخوا من گەنجێکم میرا برا بەڕێزەکانی ئێمە نوێژی هەر لە مزگەوتاوە جەماعەتا بوو ئیلتیزام ئیسێژن من گومانم لە بوونی خواشەیە لا حول ولا قوة إلا بالله واتە لە پێشە چۆن بوو بە شێوازێک بە ظاهیر لە چاو ئەقلی ئێمەدا ڕێگەی سەعادەتی کردە بەڵام کێ سەعیدە والسعيد من سعد بقضاء الله کاتێ لە علمی زانستی خوا تۆمار کراوە کە ئەم پیاوە علم خوا علمی هەیە سەعیدە بەڕاستی ئەمە سەعیدە ئەمینە
کە ئێمە پێی نازانین چون ئێمە علمان نییە بە لەوح المەحفوظ ئێمە زانستمان نییە بە ئەو جێگەی کەوا هەموو زانستێکی تیا تۆمار کراوە پەنهانە بۆیە پیغمبری خدا فرمی علیه الصلاة والسلام إن أحدكم يجمع خلقه في بطن أمه 40 يوما نطفة أو حديثك مشهورة حتى لدعائك ثم يرسل إليه الملك فينفخ فيه الروح ويؤمر ب4 كلمات أيشك رزقك يا عملك يا أجلك يا شقي يا سعيد ويا علي ردا ما مساخو شويستكان لدواي باسي أميك باس ما كد دي سانجا وأصل القدر سر الله تعالى في خلقه أصل لقدران نهينيشي خواهي تعالى برامر بمخلوق كاني نك بني آدم بتنها جن نك جنيش كون لا بحارة لا سماء لا فضاء لا برا لا أوي إما علمان هي أوي علمان نية أوي ديبينين أوي إما نايبينين لا هرهمية أبي بيجين وأصل القدر سر الله تعالى في خلقه همو مخلوق كان إخوة قريته جل وعلا لم يطلع على ذلك ملك مقرب بواتا أم علما أم زانستا أم قدرا أم سري نهيني إخوائيا جبريل نايزاني ملك الموت نايزاني إسرافيل نايزاني وميكائيل نايزاني كام ملائكة أواني أو هشت ملائكة كوا عرشيان هالقردو هن نايزاني حيث ملائكة كي بيزاني نخير لم يطلع على ذلك ملك مقرب ولا نبي مرسل أي آدم يزاني نايزاني ورا خواروا حيث بيغمبريك أولو العزم كانش لأن أولو العزم كان سيد المرسلين صلى الله عليه وسلم بويا الإرادة والسين شارع براسي زور درواتنا وقولاي بحثكو كاتكي زياتر دوية بويا لا بستو حودقا دوسين لخزمتانا خواهي متعال يارمتي هم مامدا وخواهي متعال فهمي هم ما زياد كبقرآن بيروز وفرمودي في غمر عليه الصلاة والسلام بفهم تيجيشتني أصحاب جيلي دواي أصحاب بواتا الصحابة والتابعون التابعين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين السلام عليكم ورحمة الله وبركاته وجزاكم الله